تێر ئەنوم بابا وەک پەپولەی ڕۆحم بابا خۆشم دەوێ دڵنیاو بە خەمکاڵەی جەژنی ئێمەیە 4 ساڵە بابەی زیندانی ماڵەکەمان شارەکەمان هەتیوی کردوین توی تیاونی داوت کردوم سەردانکەم سەروژیان بە قوربانکەم چاو لە ڕێوە خۆم و دایکم دەینە دیدەنیت بابەژیان بە باوەشتەوە ڕام گوشە حەزی توێنت بخێنچێنە بە ماچی تەری لێوی من تێربوونم کەوت هێدی دەست بە ناو قش باوەربێنە هێوەر من ئەگریم و تۆ ڕامژێنە بنێش خۆم ماچە دەکەم لە باوەشتە ئاراو مەگرم بەهەشتی نازی مناڵە بەهەشتی نازی مناڵە کۆشی باوک گەر بۆم بلوێت تایە ئەبرم تایە ئەمرم